پرسی سربەخۆیی کە بە قورسترین سنگ و بەهای نەتەوەی دادەنرێت و لە ڕابردووشدا هەر کاتێک پرسی ڕیفراندۆم بۆ سربەخۆیی هاتبایە بەرباس ئەوا دەنگی نەخێر دەبوو بە خیانەتی نیشتیمانی. بەڵام لە ئێستادا بە ئاشکرا و ڕاشکاوانە زۆرێک لە هاوڵاتیان و بەشێک لە حیزبەکانیش دەڵێن دەستبردن بۆ پرسێکی چارە نووساز بەبێ هەبوونی کۆدەنگی مەترسی لەسەر ئایندەی کوردستان دروست دەکات. بەلای هاوڵاتیانیش ئەم پرسە وەک هەڵبژاردنێکی حیزبی دێتە پێشچاو کە هۆکارەکەشی بۆ زاڵبوونی حیزب بەسەر یاسا و دام و دەستگاکانی حکوومەت دەگێڕنەوە. ئەندامێکی یەکێتی پەرلەمانتارانیش دەڵێت دەبێت لە پەرلەمان شەرعیەت بەو پرسە بدرێت نەک لەلایەن چەند حیزبێکەوە. کۆبوونەوەیەکی حزبی بوو و بڕیارێکی حزبی بوو. ڕاستە ئەو حزبانە بوون کە نوێنەر و کورسیان هەیە لە ناو پەرلەماندا، بەڵام با پەرلەمان کارا بکرێتەوە بۆ پەرلەمان خۆی کە نوێنەرایەتی گەل دەکاتن بڕیار لەسەر ئەو مەسەلە چارەنووسازە بدات. یاسای ژمارەیەکی هەموارکرا و لە مادەیەکە بلا دەڵێ پەرلەمان دەبێ بڕیار لەسەر مەسەلە چارەنووسازەکان بداتن. مەسەلەی ڕفراندۆم مەسەلەیەکی چارەنووسازە بۆ گەلەکەمان. جێگری سەرۆکی یەکێتی زانایانیش دەڵێت بۆ پرسی ڕیفراندۆم و سربەخۆیی چاوەڕوانی ڕێککەوتنی لایەنەکان دەکەن و بە دێڕێکی شعری مەلای گەورەش بۆ چوونی خۆی لەسەر پرسی سربەخۆیی دەردەبڕێت. بەرچاومان تا ئێستا ڕۆن نییە لەسەر مەسەلەی ڕیفراندۆم لەبەر ئەوەی کۆدەنجی لە ناو لایەنە سیاسیەکان دروست نەبووە، پەرلەمانی کوردستان کارا نەکراتەوە، بناغەی ڕیفراندۆم وەکو پێیش دانەندراوە. لە هەر کاتێکی شاکە ئەو شتانە چارەسەر کران کۆدەنجی دروست بوو لەسەر مەسەلەی ڕیفراندۆم. ئێمە وەکو زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ئامادەین ڕێنمایی بدەینە هەموو زانایان لەسەر تاسەری کوردستان. ئێمە چاوەڕۆی کۆدەنجینە بەڕاستی چووکەگە کۆدەنجی نەبی وەکو جەنابی مەلای گەورە لە شیعرە شیعرێ بەبێ یەکبوون و تەوحیدی ملت بە کەشکۆل و سوئار و فەقر و زیلەت مەحاڵە کاچی خۆم تەشکیلی دەوڵەت. نەقیبی سەندیکای تەکنیککارانی کوردستانیش دەڵێت ئەو حیزب و لایەنانەی نیگەران کراون هیچ کات دژی ڕیفراندۆم نین، بەڵکو نیگەرانی دۆخێکی سیاسین و دەبێت ئاشت بکرێنەوە چونکە ئەوان مەبەستیانە ئەو پرسە نیشتیمانیە کۆدەنگی لەسەر دروست ببێت. بە هەر شێوازێک بی دڵڕازیکردنی ئەو خەڵکی تێدابی کە نیگەرانن لە وەزعی، بۆیە من پێم وابی ئەوانی کە ئەوڕۆ نیگەرانیشن نیگەران نینە لە ڕیفراندۆم، نیگەرانن لە وەزعێکی سیاسی، بۆیە من پێم وابی ئەو وەزعی سیاسیە چارەسەر بکرێتن، هەمویان بە بەڵێ دەنگەدەن و بە دڵنیاییشەوە سەرکەوتن بۆ گەلی کورد دەبیت. 13 ڕۆژ لەمەوبەر بارزانی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان جگە لە کۆمەڵ و گۆڕان کۆبوونەوە و ڕۆژی 25 ئەیلولی ئەم ساڵیشیان وەک ڕۆژی ڕیفراندۆم دیاری کرد کە سەرنجام کۆمەڵ و گۆڕان بە بڕیارێکی حیزبیان لە قەڵەمدا. لە ئێستاشدا نازاندرێت ڕیفراندۆم بە کۆدەنگی سەرجەم هێز و لایەنەکان ئەنجام دەدرێت یاخود پارتی سوور دەبێت لەسەر بڕیارە حیزبیەکەی و بەبێ پەرلەمان دەست بۆ پرسێکی چارەنووساز دەبات کە بەشێکی زۆری هاوڵاتیان دەنگی نەخێریان ڕاگەیاندووە. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.